خۆشەویستان سڵاوی گەرمی ئێمەتان لێبێ بەڕێزان تەوری ئەم جاری بەرنامەکەمان قسەکردنە لەسەر خوێندنی تاوانناسی لە بەشە زانستیەکانی میدیادا بۆ ئەم مەبەستە بەڕێز دکتۆر پێشڕەو حەمەجان وەک یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانیمان میواندارەتی کردووە. دکتۆر جان بەخێربی سەرچاو خۆشحاڵ بووین بۆی کە ئامادەی لەم بەرنامەیە. سپاس بۆیەوە شووە بەرنامەگەشتە. دکتۆر جان با لە دەستپێک بەر لەوەی بچینە ناو قوڵایی قسە لەسەر ئەوە بکەین کە ئایا ئەم چەمکە کە چەمکی تاوانسازیە هەر خۆی چەمکەکە تقریبان هەستەکەی لە ڕووی دەستەواژە شەو تۆزێ دەستکاری کراوە لە ڕووی زانستیەوە پێناسەمان بۆ بکەی و قسە ئەکرێ لەسەرەوەی کە پێویستە ئەمە بخوێنرێ بایەخ و وەسوودەکانی بە شێوەیەکی زانستی بۆ خوێندن چییە؟ بێگومان ئێمە زانستێکمان هەیە لە چوارچێوەی یاسا کە لە کۆلێجەکانی یاسا و بەشەکانی یاسا خوێنرێت بە ناوی زانستی تاوانکاری. ئەم زانستی تاوانکاریە بۆ خۆی یەکە لەو زانستانی کە گرنگێکی زۆر بە دیاردەی تاوانکاریەدات بە شێوەیەکی سەرەکی پاشان ئەو هۆکارانەی کە بۆ خۆیان پاڵنەرن بۆ ئەنجامدانی تاوان پاڵنەرن بۆ ئینسان بۆی تاوان ئەنجام بدات لەناو ئەم بەشە قوڵبوونەوە لەو هۆکارانی کە پەیوەندیدارن بەو ژینگە کۆمەڵایەتی کە تاکتیایە پەروەردە بێت تاکتیایە دروستە بێت بۆیە ئەم زانستەکە گرنگی بە تاوانەیەات ئێمە وەکو بابەتێکی زانستی بە خوێندکارانی کۆلێجی یاسای ئەوترێت لە هەموو کۆلێجەکانی یاسای زانکۆکانی عێراق و بەشێک لە دەوڵەتانی جیهانە ئەم زانستا خوێندرێت بۆیە ئەمڕۆ بۆتە بابەتێکی زانستی گرنگی سەردەمیانە بۆ ئەوەی بە تایبەتی بچێتە بواری ڕاگەیاندنەوە لە بواری ڕاگەیاندنا بخوێنرێت لەم چوارچێوەیە لەوەشە لێرا باس بکرێت ئایا گرنگی زانستی تاوانکاری ئاخۆچی بێت بۆ بایەخ چی بێت بۆ بەشی ڕاگەیاندن بێگومان کاتێکە لە ڕاگەیاندن ئەما خوێنرێ ڕاگەیاندکار فێری ئەوە کات کە دیاردەی تاوانکاری کە بڵاو بێتەوە چییە هۆکارەکانی چین بە تایبەتی لە کاتێکە کە ئێمە بینین ئەمڕۆ لە سایی ئەم سوۆشیال میدیا و ڕاگەیاندنی کە بڵاو بۆتەوە بۆ خۆی ڕاگەیاندن ڕۆڵی خۆی هەیە لە بڵاوە پێکردنی تاوانە کە من دواتر ئەگونجێت تەفسیلی زیاتری بەمێ بۆ پێشم خۆش هەر لێرە قسە لەسەر بابەتێکم جگە لەوەی کە زانستی تاوانکاری ئەخوێنرێت لە پێشنیاری ئەواکین لە چەندی بابەتیشە پێشنیارم کردووە کە لە بەشی ڕاگەیاندنەکان و کۆلێجی ڕاگەیاندن زۆر باشە لە هەندێک زانکۆیە زۆر باشە بەشێکمان هەیە دکتۆر جەنابەت ئەڵێی زانستێکە بەڵێ یەکەم بۆ ناسینەوەی تاوان دووهەم بۆ ناسینەوەی هۆکارەکانی ئەو تاوانەی هەیە بێگومان بەڵام واگریمان ئەم زانستەیەتە ناو کایە عیلمیەکانی زانکۆ کە جەنابەت پیاوێکی معنیت بەمە ئەمە چه سوودێکی هەیە ینی لە ڕووی زانستیەوە با باس بکەین چه سوودێکی هەیە و ئاسی زانستی خەڵکە گەێنێتە چی پێمان خۆشە بە خاڵ لەم حەیەکتدایە ینی سەرەتایەکتدایە بەس پێمان خۆشە قوڵتر بە خاڵ باسی بێگومان ئەم زانستی تاوانکاریە خۆی لە دوو ئامانجی سەرەکی زۆر گرنگا بینێتەوە لە نەتیجەکە ئەنجامی هەیە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاوان وەکەمکردنەوەی کاریگەری خراپەکانی تاوانە بۆیە ئەگەر کاتێک بێت ئەم بابەتە لە چوارچێوەی بەشی ڕاگەیاندن بخوێنرێت لامان ڕوونە ئەمڕۆ ئەوەی بەشێکی زۆری کاتەکانی ژیان و ڕۆژانەمان لێگەڵابینە سەر ڕاگەیاندنە ڕاگەیاندنی نوێ دەزەکانی ڕاگەیاندنە سۆشیال میدیاکانە و بێگومان لەم سۆشیال میدیایە دووسەرەیە چەندێ لایەنی باشی هەیە بۆ وریاکردنەوەی خەڵک لە تاوان و لە ئەنجامدانی تاوان و لە هۆکارەکانی تاوان لە هەمان کاتە هەندێک جار ڕاگەیاندن لێکەوتی خراپیشی هەیە لێکەوتە خراپەکە چییە ئاشناکردنی خەڵکە بە میکانیزمەکانی ئەنجامدانی تاوان بڵاوکردنەوەی زانیاریە لەسەر تاوان تێکدانی ڕەوتەکانی لێکۆڵینەوە و تێکدانی ڕێکارەکانی ئاسایش و پۆلیس و دەستەکانی لێکۆڵینەوەیە بۆیە ڕاگەیاندن لایەنی ئەرێنی هەیە و لایەنی نەرێنی هەیە لە تاواندا لە بواری تاواندا بۆیە کاتێک ئێمە یین ئەم بابەتە بە ڕاگەیاندکارەڵێن ئەو کاتە ڕاگەیاندکارێک دروست هەبێت ئەوەندەی کە ئاشنایە بە زانستی ڕاگەیاندنەکەی خۆی لە هەمان کاتە ئاشنایە بە زانستی تاوانکاری لێرەوانەیە وای لێ دەزەکانی ڕاگەیاندن ڕۆڵیانە بێت لە ڕوبەڕووبوونەوەی تاوان و لە کەمکردنەوەی کاریگەریەکانی تاوان لەسەر کۆمەڵگا باشە دکتۆر تێکەڵ نابێت لەگەڵ بەشی یاسایە چونکە ئێستا زۆر جار بەشە میدیایەکانەوەی کە لە کۆلێجەکان و لە پەیمانگاکان شتێکە خوێن بە ناوی یاساوە بۆ یاسا خوێن و یاسای ڕاگەیاندنە خوێن تێکەڵ نابێت ئەم زانستە بێگومان کێمە کاتێک قسە لەسەر یاساکەین یاسا بە تەواوەتی پەلی هاویشتۆ بۆ هەموو بارەکانی ژیان بۆیە
چۆن باری پزیشکی و باری ئەندازیاری و بارەکانی تر بۆ خۆی محکومە بە یاسا بۆیە ڕاگەاندنیش بە هەمان شێوەیە بۆیە لێرا نەک تێکڵاو بوون دروست نابێ بە پێچاوانەوانە هوشیارەیەکی یاسایی لە باری زانستی تاوانکاری بە خەڵکی ڕاگەیانکارەڵێ تا ئەو کاتێکە ڕاگەیانکار قسە لەسەر چیرۆکانی تاوانەکە تا ئەو سنوورە بڕوات کە پێشێری یاساییتیانەکات تا ئەو سنوورە بڕات کە بۆ خۆی تاوانێکی تر ئەنجام نەدات. باشە دکتۆر کەواتە لای تۆ بە پێویستی زانێری بخوێنرێت لەبەر ئەوەی دەستگای میدیایی خۆی بەشێکە لە تەشەنە پێکردنی تاوان؟ بێگومان من بە گرنگیەکی سەردەمێزانم بە تایبەتی لە کاتی ئێستا کە زانستی تاوانکاری لە چوارچێوی بەشی ڕاگەیان ناخوێنرێت و پێم خۆشە لێرەش و ئاماژە بۆ بم لە هەندێک لە زانکۆکانە قسە لەسەر بەشێکی زانستی ترەکرێت لە چوارچێوی کۆلێجەکانی ڕاگەاندنا ئەوی بەشی زانستی ڕاگەاندنی تاوانکاریە بۆیە بە گرنگێکی کاتێکی زۆر گونجاوبەوەی ئەم بەشە زانستی تاوانکاری تا بخوێنرێت وەکو کە جەنابەت ئاماژەت پێ چونکە بۆ خۆی ئەگەر ڕاگەاندن وریانە بێت ڕاگەیانکار وریانە بێت چۆن چەک بۆ خراپ بەکارێنرێت ڕاگەاندنیش بۆ خراپی بەکارێنرێت. لێرەوە ئێستا کە ئێمە بینێت پرسیاری لا دروست بێ بڵێ دکتۆر پێشڕۆ خەڵک خۆی لە نەواتیا تاوان هەیە ڕاگەیاندن بڵێ چی کە ئەم خۆی تاوانبارە بۆ ئێمە وای دابنین کە ئەم ئامرازێکە بێ بۆ تەشەنەکردنی تاوان زۆر باشە ڕوونەکە لێکۆڵینەوەکان زۆرن لەسەر ئەو هۆکارانی کە پاڵنەرن بۆ ئینسان بۆ ئەنجامدانی تاوان لە لێکۆڵینەکانە قسە لەسەر هۆکاری کۆمەڵایەتیە کرێ لەسەر هۆکاری ئابووری یاسایی دادوەری ئەو ژینگەی تایە پەروەردە بێ تەنانەت ئەو شتە بۆ ماوەیانی کە بۆیە مێنێتەوە بەڵام لە پاڵ ئەم هۆکارانەی کە هۆکارن بۆ ئەنجامدانی تاوان جاری وهەیە بۆ خۆی ڕاگەاندنیش هۆکارێکی ترە بۆ تاوان واتە ڕاستە تاوانبار هەیە هۆکاری تر هەیە بەڵام زۆر کات گێڕانەوەی چیرۆکانی تاوان باسکردنی شێوازەکانی ئەنجامدانی تاوان ئەو میکانزمانی کە لە تاوانە بەکار هاتووە سڕینەوەی لێکەوتەکانی تاوان بۆ خۆی لە ڕاگەاندنا کەسی تاوانبار بەرهەمێنێت واتە شارەزایی بۆیە ئەتوانم بڵێم زۆر کات ناوەندەکانی ڕاگەاندن ئەبێتە ناوەندێکی فێرکاری بۆ ئەوەی کەسێک ئامادە بکات کە بزانە بە چ میکانزمێک تاوانەکان ئەنجام باشێکەواتە تۆ پێت وایە میدیاکان لێرە زۆر پرۆفشنەڵ و زانستیانە مامەڵە لەگەڵ ئەو دیاردیانەکان بێگومان لێرە و لە بەشێکی زۆری وڵاتانی جیهانی شاوایە کە لێکۆڵینەوەکان سەلمان بیانە زۆر کات بۆ خۆی ڕاگەاندن یارمەتی دەرە لە ئەنجامدانی تاوان و لە تەشەنەکردنی تاوان چەندین لێکۆڵینەوەی تایبەتەیە لێکۆڵینەوەمان هەیە کە توێژینەوەی دکتۆرایە لە عێراق کراوە لەسەر چاوپێکەوتن لەگەڵ کەسانی تاوانبار لە دوای ئەنجامدانی تاوانەکە بۆیە لە نەتیجە گەیشتونەتە ئەو ئەنجامەی لە 30.3 تاوانبارانی ناوزیندانەکان کاتێککە گفتوگویان لەگەڵ کراوە شێوازەکان و میکانزمەکانی تاوان لەکوێ فێربوون لە ڕێگەی دەزەکانی ڕاگەاندن و ئەو بەرنامانی کە باسی تاوانەکەت باشە یەکشت هەیە لێرەیە من کتێبێکەیە هی ئەلبەر کامۆیە زۆر قسە لەسەر تاوانەکە یەک چیرۆکی زۆر کورت لەم حەیەکی ئێمە فلاشێکی ئێمە ئەڵێ زۆر جار کەسێک کە زۆر بە دڵخۆشیە چێ بۆ دەوام ئاگای لە هیچ نییە ڕیشێ تاشێ و پاک و تەمیز و ڕاستواری سیارەکەی بێت لە پڕ لەسەر جادە تووشی بەریەکەوتنەکە بێت کەسێکە کوژێ بەبێەوەی و کەسەی ناسی بێ بەبێەوەی خۆی ئامادەکرد بێ بۆ شەڕ یەکسەر لە پێچینەوەی یاسایی لە بەرامبەرەکرێ ئێخۆ زۆرینەی تاوانەکان با بڵین ئەگەر هەرێمی کوردستان وەکو سامپڵ وەرگین هەر بەم چەشنەیە بۆچی میدیا بۆ میدیا ینی باشتر تەندروستتر نییە یا زانستیتر نییە بڵێن پێویستە میدیا بێ بە ئامرازێک بۆ شارکردنەوەی خەڵک بۆی دیاردەی کۆمەڵایەتی دزێوی لەو چەشنە دروست نەبێ بێگومان وەک پێشتر ئاماژەمان پێ هۆکار زۆرم بۆ ئەوەی مرۆڤ بەرەو تاوان ئەنجامدان بکات نەوەکو ڕاگەیاندن بەڵام لە هەمان کاتە چۆن ڕاگەیاندن ئەگونجێ ڕۆڵی باش و ئیجابی هەبێت لە وشارکردنەوەی خەڵک لە تاوان بەڵام زۆر جار بە شێوەیەکی ناپرۆفیشناڵانە و نایاسایانە بەرنامەکانی ڕاگەاندن لەباری تاوان و قسەی لەسەرەکەن بۆیە لە بری ئەوەی کە وشاری بە خەڵک بە خەڵک فێری تاوانەکە زۆر کات لە کەناڵەکانی ڕاگەاندن و سۆشال میدیا هەرێمی کوردستانە بە تەواوەتی ئەمە بەدیەکەیت کە ئەبینیت ئەو زانیارانی لە چوارچێوەی بەرنمەیەکە ودرێت بۆ خۆی وشارکردنەوە بە ئاگاهێنانەوەی گەنجەکانە لەسەر شێوازی ئەنجامدانی تاوان فێرکردنی تاوان ولا سڕینەوەی ئاساوارەکانی تاوان بۆیە ناوەندێکی فەرکاریە بۆیە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە ڕاگەاندن بە شێوەیەک بەکار نهێنێ لێکەوتی خراپیە بێت هەندێک بابەت هەیە وردەکاری ئەنجامدانی تاوان هی ئەوە نێ لە دەزەکانی ڕاگەاندنەوە ڕاگەیانکار پرسیاری لێکە ئەم تاوانە چۆن کرد چاقۆکەت چی لێکرد چۆن دەستی ئەوت بەسەوە پلانەکانی تاوان بۆچی بۆ گەنج ئاشکراکە بۆچی بۆ بینەر ئاشکراکە یا زۆر جاوتنی ئەم زانیارانە بۆ خۆی ڕوتی لێکۆڵینەوە لە دادگاتێکەیە لە دەزەکانی ئاسایش و پۆلیس لەگەڵ ئەوەی تەواوی ئەو مۆدیێلە لە ئیشکردن ڕنگانەوەی خراپی لەسەر دروست بێگومان ئێمە
هاوشێوەی چەک ئەتوانی ڕاگەاندن بۆ باش و بە خراپ بەکاربێنرێت کەواتە من پێم وایە ئێمەمی هەموو ماڵێک هەموو کەسێک دوژمنێ لە جیرفانیا بێ بە دەستەوە بێ یان لە ماڵەکەیە بێ لەگە مناڵەکەی بشی ئەمە بۆ واکە ئێمە ئەمە بێگومان هەم ئەبێ یاساکانی هەرێمی کوردستان بە شێوەیە گەشە بکەن پێش بکەون کە لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەمی دەزەکانی ڕاگەاندنا بگونجێت و هەم کاتی ئەوە هاتووە کە خەڵکی ڕاگەاندکاری پرۆفیشناڵم بارە ئیشی لەسەر کات و هەم کاتی ئەوەیە کە وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێگەی پەیج و سایتەکانەوە لە ڕێگەی دەزەکانی ڕاگەاندنەوەوانە جۆرێک لە سانسۆکردن لەسەر ئەو بەرنامانە و ئەو شێوازی وتانەوە ئەو بڵاوکردنانە بکات کە بڵاوەکرێتوانێت تا ئەوکو ئەو لێکەوتە خراپانی نەبێت بگەڕێنەوە سەر ئەسی دەزای ڕاگەاندن کە بۆ خۆی ڕۆڵە ئیجابەکەیەتی لە وشاکردنەوەی خەڵک لە تاوان و لە چۆنێتی کەمکردنەوەی ڕێژەی تاوان لە کۆمەلگایە. باشە دکتۆر من وردەی تر وام لێ خەریکە خەیاڵمە ڕا بۆ پرسیارێک کە لەلام زۆر جەوهەریە. سێ گروپی تیۆرستی سایکۆلۆژی هەن بە حکومی کە تۆ یاساییت پەیوەندیەکی زانستیتان لەگەڵ سۆسیۆلۆژیا و لەگەڵ سایکۆلۆژیا گروپێکیان ئەڵێن لە چەشنی جەنابەت میدیا کاریگەری هەیە لەسەر دروستکردنی تاوان و خێرایەکە ئەگە خراپ بەکاربێنرێت خراپ بەکار. گروپێکی تریان ئەڵێ بە پێچەوانەوە میدیا هۆکارێکی زۆر باشە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک ئەمیژە ڕاستە ئەمەیان وە گروپێکی تریان بەو شێوەیە مامەڵاکاڵە میدیا زۆر باشەکە بەو ئاراسێ مامەڵاکات چونکە خەڵک لە گرێ دەرونیەکانی خۆیەوە ئەگەر فیلمێکی ترسناک ببینێ ئەگەر فیلمێکی دڕدۆنگ و شەڕانجێز ببینێ ئەگەر وتارێکی قرس ببینێ هەر لەگەڵ تێکەڵاوبوونی لەگەڵ ئەو پەیامانەیە بەتاڵە بێتەوە سایکۆلۆژیان بڵێ بەتاڵە بێتەوە باشتر دوورەکەێتەوە لە تاوان تۆ لەگەڵ ئەم سێتەوە جوهەیە ئاڵیچی بێگومان هەرسێ ئاراستەکە بۆ خۆیان ئەنجامی لێکۆڵینەوەن هەرسێکیان لە واقعەوە سەریان هەڵداوە و هەرسێکی بوونی هەیە بۆیە قسەی دەسەکرەوە بۆیە کاتێکە بینی ئەگەر دەزەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی ناپرۆفیشناڵان و نایاسایانە هەرچی هات و بڵاویان کردەوە هەموو وردەکارێکی تاوانە خسە سەر دەزەکانی ڕاگەاندن ئەو شاری کە پێویست باس کرێت باسکرا بە تایبەتی هەندێک بابەت هەیە وەکو دەست درێژی سێکسی وردەکارەکانی پێویست ناکە باسکرێ بابەتی مخدرات و کڕین و فرۆشتن بە ماوەدە بێهۆشکارەکانەوە کاتێک ئەگەر ئەمانە نەکراوە بە شێوەیەکی خراپ هەرچی هات و بڵاو کرایەوە دەزای ڕاگەاندن ئیشی لەسەر ئەوە کرد لایک و کۆمنت بۆ خۆی زاکە میکاجی بابەتەکان کە سەرنجی خەڵکی پێڕاپێشە گرنگەوەیە بینەر و خوێنەری زۆر بێت بەم ئاراسا ئیشی کرد بێگومان ئاراسە یەکەم ڕاستەکە ئەڵێ کاریگەری خراپی هەیە لەسەر گەشەکردنی ڕێژەی تاوان لە کۆمەلگایە بەڵام بە پێچەوانە شەوانە کاتێک هاتین لە ڕێگەی وشارکردنەوەی خەڵک بە دەڕێگەی دەزەکانی ڕاگەاندنەوەوانە بێگومان ئاراسی دومیش ئەگونجێ ڕاست بێت کە خەڵک وشارەکاتەوە ڕێژەی تاوان کەمەکاتەوە بۆیە لە نەتیجا بۆ چوونی سێمیش هەیە هەرچەندە من لە یەکێک لە بابەتەکانە لەگەڵ کۆمەڵە کەسی پسپۆر لە بواری دەروونناسیە ئینانەکرد بە تەواوەتی بۆ چوونی سێمیان ڕەتە کردەوانە ئەوان پێیان وا بوو کە خەڵکی پرۆفیشناڵ بوو من لە بابەتێکی ترا بوو کە لە یەکێک لە پەیمانەکان کرا لەسەر لێکەوتە خراپەکانی دەزای ڕاگەاندن من ئەوەندەی کە یۆم لە دوو کەسی دەرونی کرد کە پسپۆر بوون لە بوارە جەختیان لەسەرەوە کردوانە ئەوە خاڵیکردنەوە نییە بەڵکو بە پێچەوانەوانە کۆمەڵە کاریگەری دەرونی خراپ لەسەر تاک بەجێڵەت هەر ئەمەش بوو باسییان لەوە کرد کە ئێستا لە ڕێگەی دەزەکانی ڕاگەاندن و کارێک کراوە ڕێژەی مناڵی خەمۆک و مدمین و ئۆتیزم لە ناو خێزانەکانە دەزیاد بوونان کە نەتیجەی ئەو خراپ بەکارهێنانی دەزەکانی ڕاگەاندنە کە کاریگەری خراپی لەسەر مناڵ هەیە واتە ئەو بۆ چوونی سێمیان بە تەواوەتی ڕەتە کردەوە کە لێدانی ئەو ئەفلامە ترسناکانە بۆ خۆی بێگومان باشە ئەم تراژیدیایە ئەم چیرۆکە غەمجینانەی کە جەنابەت ئاوا سەرخەتێک کرداپی کە سەبەبەکەی میدیا بێ و میدیای ئێستا باگراوندەکەی بریتێ لە کۆمەڵە کۆمپانیای جەبەروت کۆمپانیایەک لە پشتی تیکتۆکەوە کۆمپانیایەک لە پشتی سناپچاتەوە کۆمپانیایەک لە پشتی فەیسبوکەوە کۆمپانیایەک لە پشتی هەتا دوایی ئەم هەموو ئەپلیکیشنە فەلسەفەکەیان بریتیە لە قازانج بریتێ لە پارەپیاکردن چی بکەین ینی چۆن بتوانین مواجهەیەکەین ئەم حاڵەتە مەترسیدارانە لایەنی کەم ڕوبەڕووی بینەوە یان کەم بکەینەوە شاری پێیاکە بێگومان ئەو ڕوونکردنەوەی کە جەنابەتدا پێمان دەڵێ کە ڕاگەاندنی نوێ بۆ خۆی ڕەوڕەوەیەکی یەجگار گەورەیە سەرمایەکی یەجگار پشتی گەورەی لە پشتەوەیە
ئەجیندا و بیرکردنەوەیکی ێزگا گەوری لە پشتەوەە بۆیە ئەگەر بمانەیە بڵین بە تەواوەتی ئەم لێکەوتە خراپانە نیە لێم پێم وایە بۆ ئەم خۆناغە کارێکی قورسە چکە وەکو جەرا بەدا ئاماژەت پێیاکە ئامانجی سەرەکی پشتی ئەمان بۆ خۆی بەدەستێنانی سەرمایەیە لەپاڵ ئەمەش هەندێ ئامانجی تر هەیە کە هەندێ بەرنامە و ئەجیندا هەیە یانێ لە کۆمەڵەکانی ترە بڵاویکەنەوە لە سای ئەم جیهانگیریکە قسەی لەسەرەکان بۆیە بە تەواوەتی ڕوبەڕووبوونەوەی ئەم ڕەوڕەوەی ڕاگەیاندنی نوێیە لەلایەن میلەتانی وەکو ئێمە وەکو تاکوکو خێزان پێم وایە کارێکی یەجگا قورسە بەڵام شان بەشانی ئەمە ئەگونجێ کۆمەڵی هەنگاوی بگورت بنرە بۆ ئەوەی هەمووی نەبێتە قوربانی بۆ نمونە ئەگونجێ لەسەر ئاسی پەروەردەی یشکرێت لە باخچە و خوێندنگاکان و ناوەندەکانی پەروەردەکردنەوەیە کار لەسەر ئەوە بکرێت کە چۆن وشاری بە مناڵەکان درێ پەروەردە بکرێن لەسەر خراپ بەکار نەهێنان و گوێنەگرتن لە دەزەکانی ڕاگەاندن کاتە کاریگەری خراپی هەیە ئەگونجە لەسەر ئاسی ناوەندە وشاریەکان وشاری تاکەینەوەوانە دەزەکانی ڕاگەاندن زانکۆپی ماگاکان لە ڕێگەی مامۆسایانی ئاینیوانە پەروەردەمانە میدیا و شار نەکەینەوە لە بەرامبەر بووە بێگومان خەڵکیش وشارکەینەوە چەندێ ڕاگەیاندکار وشارەکەیتەوانە کە بە شێوەیەکی وشارانە و یاسایانە و پرۆفیشناڵانە بابەتەکانی خۆی بگەێنە لە مخابیری ئەوە بە تۆ ئیشکەی لەسەر تا گوێگرەکان بینەرەکان بۆی ئەوانی بتوانن چۆن دەزەکانی ڕاگەاندن بەکاربێنن تا ئەگاتە ئەوەی کاتی ئەوەیە یاساکانمان سزاکانیان تونتر کرێ بۆ ئەو تاوانانەی بۆ ئەو پێشەکارانەی لە ڕاگەاندنا ڕۆدەن ڕۆڵی دادگا چالاکتر کرێ ڕۆڵی تاواکاری گشتی بەرفراوانتر کرێ یاساکانمان بە شێوەیەک لەگەڵ یاسای سەردەمان گونجن حەز ناکەی شەپۆلەکە تۆزێلەوە بەهێزتر بێ دکتۆر وەک بیدایەت پێم وتی شەپۆلەکەی هێندە گەورەیە هێندە بەرفراوانە کاریگەری بۆ خۆی لەسەر هەموو جیهان و هەموو گەل و وڵاتان بەجێهێشتووە بەڵام ئەوەی کە من وتم ئەم پێشنیارانی من بۆ ئەو بۆ ئێمە بتوانین هەمووی نەبێ بە قوربانی یا بتوانین لێکەوتە نەرێنی و خراپەکانی خراپ بەکارهێنانی دەزای ڕاگەاندن کەمترکەینەوە ئەگەر بمانەیە بە تەواوەتی بنابڕیکەین پێم وایە کارێکی یەجا قورسە چە قۆناغەکە قۆناغی سەرمایەداریە قۆناغی ئازادی ڕاگەاندن و ئازادی تاکە قۆناغی هەڵپەکردنی خۆشگوزەرانیە بۆ خۆی ئەمانە هەمووی کۆمەڵە هۆکارن پێم وایە لەم قۆناغا بتوان قورسە ڕوبەڕووی ئەو فەوزایە لەلایەکەوە قۆناغی ئازادی و لەلایەکەوە قۆناغی دروشمی ڕادیکاڵیە لەلایەکە پۆپۆلیزم بەشداریەکە ئەم فەوزایە بەڕێی تۆ ئەتوانین لە یەکی جیا بکەینەوە بە شێوەیەکی زانستیانە مامەڵی لەگەڵا بکەین شەڕیکەمەوە پرسیارە جەوەرەکە بریتە لەوەی کە ئەتوانین بە شێوەیەکی زانستیانە وەک مادە لە ناو بەشە زانستیەکانی ڕاگەاندنە بخوێندرێ و ماتریاڵی ئەمەمان هەیە بێگومان کادری باش خەڵکی یاسایی خەڵکی ڕاگەاندکاری باشمان هەیە و ئەتوانرێت ئەم بابەتانە ببرێ و بخوێنرێ و شاری بکرێتەوە بەڵام ئەمە بە ئومێدی ئەوەی ناکە بتوانین بڵین هەموو لێکەوتە خراپەکانی ئەم فەوزا و جەنجاڵی کە لە ڕاگەیاندنە بە تەواوەتی کۆنتترۆلیکەین قورسە کۆنتترۆلکردنی بەڵام ئەگونجێ ئەو لێکەوتانە کەم بکەینەوە بێگومان پێم وایە ئێستا بۆ نمونە زانکۆی سلێمانی کۆلێجی یاسایی هەیە بەشی ڕاگەیاندنی هەیە ئەتوانێت کار لەسەرەوە کات هەرێمی کوردستان وەکو وەزارەتی ڕۆشنبیر وەکو پەرلەمان و وەکو دادگا و داواکاری گشتی کاتی ئەوەیە ئیش لەسەر ئەمە کرێ ئەگەرنا پێم وایە دوجار تاک خێزانەکان لە داهاتوویکی نزیکە وردە و دەبینە قوربانی خراپ بەکارهێنانی دەزەکانی ڕاگەیاندن هەستەکەیت ماتریاڵی ئەومان هەیە کە ئەم بابەتەوەکو زانست بە خوێندکاران بوترێتەوە بێگومان وەکو ئەوەی کە بنەمامان هەبێت بێگومان توانامان هەیە زانکۆکەمان توانای هەیە زانکۆکانی هەرێمی کورسانەیەتی کادری خەڵکی ئەکادمی زۆر باشمان لە بەردەسایە کە کار لەسەر ئەماکان بەڵام وەکو وتم بۆ کەمکردنەوەی ئەمە ئەگەرنا شەپۆلەکە زۆر لەوە گەورەترە بتوانین بە تەواوەتی ڕوبەڕووی بینەوە چونکە نزیکترین نمونە ئەبینی وڵاتانی ئەوروپاش بۆ خۆی بەدەزەم پێشەوە ناڵێنن نزیکترین خاڵ ئەوە بوو کە سەرۆکی فەڕەنسا داوای لە دەزەکانی ڕاگەیاندنی و سۆشیال میدیا کرد کارکردن سەر سانسۆرکردنی ئەو بابەت و ڤیدۆ لێدوانانەی کە بۆ خۆی توندوتیژی لەناو فەڕەنسا بڵاوکاتەوە واتە ئەمە کێشەیەکە بۆ خۆی زۆربەی وڵاتانی جیهان کە باوەڕان بە سیستەمی ئازادی تاک و لیبرالەت و سەرمایه‌داری هەیە بۆ خۆی ئەم لێکەوتە خراپانی ڕاگەیاندن کاریگەری لەسەر تاک و خێزانەکانمە جێهێشتووە لێرە شتێکە بیر خستمەوە باز لەوە کرێ ژیژک کابرایەکە جەنابەت ئەی ناسی خۆی فیلسوفێکی سلڤانی ئەڵێ سیستەمی کەپیتاڵیزم بە میدیاکانیشانەوە خواستی بەشەرەکەن بە کاڵاو پێفرۆشتنەوە ئەڵێ هەمیشە خەو بەوە بینن کە جیڤارایەک هەیە یەکسەر ڕاچەڵەچێن لێی ئەترسن بەڵام بۆی بزنسەکەیان دەوڵەمەند بێ یان ڕکلامی بۆکەن ڕسمەکەی خەنە سەر تیشێرت و بە ئەپمان تیشێرت و بە ملیۆنان دۆلار تیشێرتە فرۆشتێ کەواتە هەر
خۆی بە جیازەکانی شۆ لە مرۆڤ تێگەشتووە وازانێ مرۆڤش بە دوای وتاری دڕدۆنگ و تونگاگەر ڕێوانیە بێگومان سایتەکانی و شێوازەکانی ڕاگەاندن و سوۆشال میدیا ئەمڕۆ ئەوەندە پێشکەوتون ئەوەندە لەباری زانستیا چوونەتە پێشەوە بەبێەوەی من و تۆ بە خۆمان بزانین ئەو کەسایەتی ئەمی خوێندۆتەوە ئەزانێ ئێمە حەزمان بچیە ئەزانێ ئێمە داوای چیەکەین بۆیە دوجار ئێمە کەسایەتیان بۆ ئێمە دروست کردووە لە لای خۆیان دوجار ئێمە تەنها شتێکمی ڕاستە سوودەبینین لە هەندێک جار لە بڵاوکردنەوەی ئەم بابەتانە دەڕێکی سوۆشال میدیا و دەزەکانی ڕاگەاندنەوە بەڵام دوجار ئێمە پێم وایە بۆ خۆمان میکانیزمێکین بەدەست سرمایهدارانی جیهانەوە بە تایبەتی لە دەزەکانی ڕاگەاند و سوۆشال میدیا بەکارمانێنن بۆ ئەو بیزنس و بەدەستێنانی خازانجێکی زیاتر بۆ خۆیان پرۆژەی لەو چەشنە هەوڵیراوە کە لە ناوزان کۆکانە ئەم تاوان ناسیە بە شێوەیەکی زانستیانە و هەمەلایەنە بخوێندرێ ئێمە وەکو بەشی ڕاگەاندن تا ئێستا ئەوەی من زانیاریمە بێت نە ئەوەیە کە زانستی تاوانکاری بخوێنرێت نە ئەوەیە کە بەشی زانستی ڕاگەانی تاوانکاریان هەبێت بەڵام هەنگاوی ترمان ناوە لە زانکۆی سلێمانیا بۆ نمونە ئێمە لە چوارچێوی پرۆژێکە کە زانکۆی سلێمانی یەکەمی زانکۆیە لەسەر ئاسیا عراق و هەرێمی کوردستان هەنگاوی ناوێت بۆ ئەم پرۆژێکمان کردو 2 ساڵە ئیشی لەسەرەکەین بە ناوی وشیاری یاسایی خوێندکاران و لە ساڵانی داهاتووشە بەردەوامە بێت یەکێک لەو بابەتانی کە هەموو خوێندکارێکی زانکۆی سلێمانی خوێنە چەند بابەتێکە خوێنێکی لەوانە یاسایی ڕێگریکردن لە خراپەکارهێنانی دەزەکانی ڕاگەاندن. دکتۆر پێشڕەو حەمەجان یاری دەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانە هەماشەوە سپاس بۆی باش خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمانە هێنی بە خۆتان نەسپێرین و خواتان لەگەڵ